سەرباری ئەو پەیوەندیە سیاسیەی کە سەرۆک مام جەلال لەگەڵ زۆرێک لە سەرکردە و کەسایەتیە سیاسی عێراقی و عەرەبیەکان هەیبوو، پەیوەندی لەگەڵ ژمارەیەکی زۆر لە نووسەر و ڕۆشنبیرانی عێراقی و عەرەبیدا هەبووە. یەکێک لەو کەسایەتیە دیارانەی کە سەرۆک مام جەلال زیاتر لە 3 دەیە پەیوەندی ڕۆشنبیری و سیاسی لەگەڵیدا هەبووە، شاعری دیاری عێراقی محەممەد مەهدی جەواهریە. دیوانەکەی جەواهری لەلایەک و وتە و نووسینەکانی سەرۆک مام جەلال لەلایەکی ترەوە زۆر لایەنی پەیوەندی نێوان ئەو شاعیرە و سیاسەتمەدارەیان بە دۆکمێنت کردووە. مێژووی پەیوەندی نێوان جەواهری و سەرۆک مام جەلال بۆ کۆتایی پەنجاکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. ئەو کاتەی نووسەران و ڕۆژنامەنووسانی عێراق یەکەم ڕێکخراویان بۆ خۆیان دروست کرد. ئەو کات جەواهری بووە نەقیبی ڕێکخراوەکە و سەرۆک مام جەلالیش ئەندامی دەستەی ئیداری ڕێکخراوەکە بوو. دواتر سەرۆک مام جەلال و جەواهری لە شاری پراگ درێژەیان بەو پەیوەندیەدا. ئەو کاتەی لە پراگ لیژنێشی باڵا بۆ داکۆچیکردن لەگەڵ عێراق لە چەوساندنەوە دوای کۆتەداکەی ساڵی 1963 بەعەس پێکهێنرا. لیژنەکە چەندین ڕۆشنبیر و کەسایەتی سیاسی لەخۆگرت بوو. لە نێویشیاندا سەرۆک مام جەلال نوێنەرایەتی بزوتنەوەی شۆڕژگەڕی کوردی دەکرد لە لیژنەکەدا. سەرۆک مام جەلال لە چاوپێکەوتنێکیدا کە ساڵی 2005 لەگەڵیدا ئەنجام دراوە باسی لەوە دەکات کە لە شەستەکانەوە پەیوەندی لەگەڵ جەواهری بەهێزتر بووە. سەرۆک مام جەلال و توێتی هەر جارێک سەردانی پراگم کردبێت جەواهریم بینیوە و زۆر جاری جەواهری لە ماڵەکەی خۆیدا میوانداری کردوم. جەواهری و سەرۆک مام جەلال لە دوای پراگ لە بەغداد و دیمەشق و بەیروت درێژەیان بە ویزگەکانی خەباتی سیاسی و ڕۆشنبیری خۆیان داوە. سەرۆک مام جەلال ئەوەندە سەرسامی شیعرەکانی جەواهری بووە، زۆر جار لە کۆبوونەوە و وتارەکانیدا چەندێ ڕێژی ئەو شاعرە مەزنەی بە نمونە هێناوەتەوە و چەندین شیعری جەواهریشی لەبەر بووە. کەناڵی عەرەبیە لە راپۆرتێکیدا لەبارەی پەیوەندی سەرۆک مام جەلال بە محەممەد مەهدی جەواهریەوە ئاماژەی بۆ ئەوە کردووە کە هیچ سەرکردێکی عێراقی ئەوەندەی سەرۆک مام جەلال گرنگی بە جەواهری نەداوە لەگەڵ ئەوەی جەواهری عەرەب بووە و سەرۆک مام جەلالیش کورد بووە. لە بۆنەیەکدا کە بۆ شەهیدی میحراب ڕێکخراوە و سەرۆک مام جەلال وتارێک بۆ ئامادەبووان پێشکەش دەکات، سەرەتا بە شیعرێکی جەواهری دەست پێ دەکات. باق وأعمار الطغاة قصار من سفر مجدك عاطر موار متجاوب الأصداء نفح عبيره لطف ونفح شذاته إعصار رف الضمير عليه فهو منور طهرا كما يتفتح النوار وذكى به وهاج الإباء فرده وقدا يشب كما تشب النار العمر عمر الخالدين العمر عمر الخالدين مده فلك بطيب نثاهم دوار. لە دیمانەیەکی تردا کە لە ساڵی 2009 لەگەڵیدا ئەنجام دراوە، سەرۆک مام جەلال باسی لەوە کردووە کە شانازی بە ناسینی جەواهریەوە دەکات و وتوشیەتی کاتێک گەنج بووە هەوڵی داوە هەموو شعرەکانی جەواهری لەبەر بکات. جەواهریش ئەوەندە بە سەرۆک مام جەلال سەرسام بووە چەندین جار شعری بۆ نووسیوە. سەرۆک مام جەلال جگەلەوەی سەرکردەیەکی شۆڕژگەر و دیبلۆماتکارێکی بەتوانا بووە، گرنگێکی زۆریشی بە بواری ئەدەب و فەرهەنگ و کللتورداوە و هاوکار و پشتیوانی بەردەوامی ڕۆشنبیران و نووسەران و شاعیرانی عێراق و کوردستان بووە.